بەناوی خی گەورە و میهرەبان لەبارەی ئەو بارودۆخی ئێستای کوردستان و ئەو هەڵبژاردنە و ئەو ئەنسوری مفاجئە لەو هەڵبژاردنە بە پێشمانزانانی هەندێک گفتوگۆ بکەین دیار بوو ئەو ڕۆژ لەلایەن ئەعلامی جیهانی لەلایەن وەکالە گشتەکانی عالەم زۆر گرنگی با خاڵێک کرابوو کە بۆچی خەڵکی کوردستان بێزارە نایەنە دەنگدان ئەمەش لێرەدا هەر بازلەوەی دەکەین بازلەوەی ناکەین داخوا چێ دەنجی زۆرگینەیەن دەنجی کەمگینە ئەوەی لای ئێمە گرنگە ئەوەیە وەکووری عنسوری مفاجئە لەو هەڵبژاردنەی ئەوە بوو کە بایکۆتێکی میلەت زۆر بازەقی بە فراوانی کرن باقیەکەی تر تقریبا متوقع کرا بوو زۆر زار لێرە باسمان کردو کە ئەو جارە معارەزە بارودۆخی چۆن دەبی هەندە لایەنی ئیسلامی چۆن هەندێکیان هەڵدەکشێن هەندێکیان دادەکشێن و لەلاو حزبی سوڵتەش چێ هەردەکشێت چێ دەرەکشی ئەوانە تقریبا وەکووری پێشچاو ڕەنگە ئەگەر 1970 لی زانیوی 100 احتیادیە ڕەنگە نەزاندرێت بەڵام ئەوەی گرنگ بوو ئەوەیە کە میلەت زۆر بەڕوونی وەکووری بڕیاری داوە کە یانیان بەدیویستر متمانەی میلەت بە حیزب بە سەرکردایەتی حیزب ینی بەڕاستی زۆر لاواز بووە بە یەک جاری وە لە لایەش تریش ئەوەی گرنگە کە بزانین داهاتووی ئەو حیزبە کوردستانیەکان بەو هەموو قەیرانە بەرەو چێ دەڕوە هەر پرسیار وەڵامەشە بوو لە دواییدا ئاخری جوابی دەدەینەوە ئەوەی ڕوونا ئێستاوا دەزاندرێت کە ئەو حیزبانە دەنجیان ئەوەندەی ئێستا دەخنرێتەوە ئەوەندە نەبووە و ئەگەر نمونە لەسەر حیزبی هەرە براوە بکەین کە 42 کورسی هینایە 42 کورسی لە 111 کورسی بە حیسابێکی ڕاضیاتی زۆر ئاسان ئەوەی باز دەکرا کە نزیکی 145 بایکۆتە بەڵام ڕاستەکەی وانە ئەگەر تەزویری لێ دەرکەین ینی وازح دیارە هەردوو حیزبی دەسەڵاتداری گەورەش باسییان لە تەزویرێکی زۆر گەورە بە تایبەتی برادرانی یەکێتی باسییان لە تەزویرێکی بێوێنە کرد لە تاریخ وایان وت و لە لای برایانی پارتی شەروە باسکەواتە تێکرای حزبی کوردستان متتەفقن کە تەزویرەکە یەکجار زۆرە یعنی ئەگەر لەوەش گەڕین لە هەمووی گەڕینەوەە ئیهمالکەین لەو کوچەڵەکان گەڕین لەو هەموو سندوقی کە کوچەڵی دەکرێتەوە ئەوانش کردین ئەوجا ئێستا ئەو حیزبی هەرە براوە کە ینی 42 کورسی هەیە بە لێکدانەوەی ئێمە بە ڕاضیات دەکات کەمتر لە 120 میلەتی کورد کەواتە بە حەقیقەت حیزب لە کوردستان کەوتۆتە قەیرانێکی زۆر سەخت قەیرانی بێمتمانە وەکووری لە تاریخی حرەکەی تەحرڕی کوردی ئەو دۆخە نەبینراوە کە میلەت ئاوا ڕوانگەی خوار و خێتوی بەرامبەر سەرکردایەتی و حیزب واتە بەجارێک پشتی لە حیزب و سەرکردەکانی خۆیان کرد کە پێشووتێ حیزب و سەرکردەی شۆڕژجێر لە ناودڵی میلەت ناوێ لێ نابوو وەکو ماسی و دەریا ئەسەر دەریا وشک دەریا لە بۆ حیزب بۆیە حیزب باری زیاتر قوسەبی لە داهاتوو ئەگە ئێستا مانگانە 56 ملیۆن دیناری سەرف کردبی و پێویستی بە پۆست و پارە و موچە و ئاسایش و زیندانی و چاوسوکردنەوە و لێدان و کوتان و ڕاندن بێ لێرە بەولایە پێویستی یەکجار زۆر زیاتر چکە تا میلەت حیزبانە کەمتر بیتەوە و زیاتر پێویستی بە مادی دەبی پێویستی بە زیاتر بە مساومە دەبی پێویستی زیاتر بە وڵات فرۆشتن دەبی پێویستی بە ئیمکانیاتی ئەو وڵاتە دەبی کە زیاتر بە هەدەری بدا یعنی خەریکە بڵێم وەکو بەسەرهاتی زوحات حیزب لە کوردستان بە تایبەت حیزبی دەسەڵات یعنی ڕۆژانە پێویستی بە مێشتی گەنجان هەیە ڕەنگە زیاتر لەوەش پێویستی بە ئیمکانیاتی میلەت هەیە پێویستی بە تێکدانی پرۆسە و ژێرخانی ئابووری و ژێرخانی سیاسی و قانونی و حتا ژێرخانی کۆمەڵایەتی کوردستانیش هەیە حیزب بۆ ئەوەی بمینێ بەو شێوازە ئێستا پێویستی بە بودجەکی زۆر هەیە پێویستی بە مساومە هەیە پێویستی بۆی هەیە ئەگە دۆڕاندی نیوەی وڵات ڕۆی هەر لێ سەرکەوتومە پێویستی بۆی چاواشەکاری هەیە یعنی لێرە بەولاوە ئەو 20 ساڵێکەوامان بینیوە و تقریبا دەتوانین بین خۆشیێکمان لەو حیزبانە نەبینیوە لێرە بەولاوە وەزع زۆر خراپتر دەبێت یعنی حیزبەکان بە تێکرایی ئەگەر تا ئێستا حیزبی دەسەڵاتدار کەوتوتە قەیران کەوتوتە
ئەزمەی گەورەی سیاسی ئەنێ بە کورتی ئەو حیزبانەی کوردستان کوڕی تاقانە ماون لە جیهاندا کە ئینتاجی سەدەی بیستی جۆری ستالینیانە بۆ شێوازەی ئێستا مابوو حیزب پێویستی بۆی هەبی چەکدار و هێزی هەبی و حیزب پێویستی بە زیندانی هەبی یعنی بە وردیش دیارە هەر حیزبە کە زیندانی و چەکدار و هێزی لە کوێ هەبی لێ دەنجی هێنا ئەو واضح دیارەکەواتە ئەو بارودۆخی ئێستا بارودۆخێکی زۆر زۆر مۆڵەقەیە یعنی نائستقرارە لەو بارەیە ئەوەی گرنگە بایکۆت یعنی ئەوە نییە ئیهمالی بی نستە دەنگدان لاموبالات بی دەبی زۆر وردبین لەو بابەتی ئەوڕۆ BBC بە چەند کەناڵێکی جیهانی هاتنە لای من بە وردی باسی ئەومان کرد کە ئایا ئەوە ئیهمالیە یان وەکوێ مەقسوودە نا بەوازحی دیارە میلەت متمانەی بۆ دەسەڵاتنایە بە بەڵگەی تر هەر کەسێک هەر مامۆستایەکی ئاینی هەر شخصیەتەکە نزیک دەسەڵات دەکەوی هەڵوێستی لە بارەی وەرگرە ئەو کەسە شعبێتی نامین ئەگەر مامۆستای خەڵکی لە پشت نامینی ئەگەر نووسەری ئیهمال دەکرێت ینی ئەو واضح دیارەکەوە تا میلەت هەڵوێستی ئەو هەڵوێستە ڕاستە یان ڕاست نییە نیم ئەو دەم و دەستەی نییە تراکومە کەڵەکە بووی 15 ساڵە گەیشتە حالەتێکی سایکۆلۆجی بۆیە معارەزە لەوەی بە هەڵەدات وای زانی بە تعبیەکی ئیعلامی دەتوانی ئەو وەزعە چارەسەر بکە بۆ ئێستا بووە سێ کوچکە سێ تەرەفێک دەسەڵاتدار کە زیاتر تەمسیلی تەبەقەی گەندەڵ دەکە میلەت جیابیتەوە معارەزەش جیابیتەوە معارەزە بە تەنها جارش کە بێ میلەت بستە ناو هەڵ بژاردنێک ئاوا دەسووتێ وەکو ئەو جارە بینیمان چۆن سووتاوە ئیلە دەبیت لە ڕێگای ئەو میلەتە ئەو بایکۆتە ئەوانەی کە جیابن و لە ڕێگای گەورەترین هەڵی معارەزە لێرە دەردەکەی چکە میلەتی بایکۆت ئەوانەی کە بایکۆتیان پێ گەورەترین کوتلەی کوردستانی و هەر ئەوانەش چارەنووسی کوردستان دیاری دەکەن ڕای ئەوانە زۆر زۆر گرنگە دەتوانین برین وەکوی دەنجێکی حەڵاڵە بە پێچەوانەی ئەو کە لە سەرەتادا باسی کەمتر لە 120 دەنجی دەسەڵاتمە کرد ئەو دەنگە دەنجێکی حەڵاڵ و زەڵال نییە دەنجی پۆستە دەنجی موچەیە دەنجی پارە و پولە دەنجی بەرژەوەندی خوازیە دوورە لەبەر هەندێش مقەوەماتی حیزبی کوردستان لاواز بووە دەبینی بە چەند ساعتێک نیوەی کوردستان دەدۆڕی ئەگەر تەمەشای تەجروبەی عەفرین یان کۆبانی بکەین تەنانەت عەفرین بەرامبەر دەوڵەتێکی وەکو تورکیا کە پێنجەم دەوڵەتی جیهانیە نزیکەی 52 ڕۆژ خۆی ڕاگرت لێرە ئەجە مەساحەیەکی گچکەست هەمووی لە 5 کیلۆمەتر مربع دەرنەدەچ لە ینی ناو شارەکە مەبەستەوە دەویت کە ڕەنگە زیاتر بی بەڵام لێرە 150 خاچی کوردستان بە چەند ساعتێک پێوەی بەرگریە کرێت لە کەرکوب ڕاتا شەنگار ئەوە نیشانەی گەورەیە کە ئەو منتەمی حیزبانە لە کاتی پێویست ئاگادار نین لە کاتی پێویست ئامادەش نینە کاتە مقاوماتی حیزب لە کوردستان بەڕاستی لە کۆتاییدا ئەمە دەبی ئاگادار بین لێرە بەولاوە حیزبی کوردستانی یان دەبی بە خۆدا بستەوە کە تەبەقەی ئەو حیزبانی کە سەر بە تەبەقەی گەندەڵ بەڕاستی بە خۆدا چوونەوەیان نییە بەڵام حیزبەکانی معارەزە دەکرێت ئەوان بە خۆداچوونەوەیەک بکەن و بێنەوە ڕێزی میلەت و میلەتیش بهێنەوە ڕێزی خۆیان تەفاعولێک لەگەر ئەو میلەتی بکەن کە بایکۆتن کە بە هەموو لایەک ببنە ئەکسەریەت چارەسەر ئەوەیە ئەجینە ئەوەی ئێستا بەڕێوەیە ڕاستی یعنی ئێمە وەکو خۆب ڕەنگەکان زۆری جواشە ڕقیچەکە ئەو حیزبە دەسەڵاتمان لێکە ماڵ و سامانی خواردین نەوتی نەهێشت چی لەو کوردستان بەڵام خۆ دەتوانن دیفاع لە وەتەن بکە ئێستا لە دوای ڕیفراندۆمە ئەو شکستە گەورانەی کە بەسەر هەرێمی کوردستان داهات بۆمان دەرکەوت حیزبی دەسەڵات ناتوانانی دیفاع لە کوردستانش بکە سەوە تا هێزەکانی تورکیا لە ناوخاچی کوردستانن هێزەکانی بەغدا لە نیوەی کوردستانن ڕەنگە ئێرانی هاتوویە من لێمان دیار نەبیان ئەو ساروخانەماندی بیان زۆر زۆر ناخۆشەکە ئەو نمونەی بازەکەم من لە جەریدەی حیزبی دیموکرات دەبینم 141 ئەندامیان تیرۆک لە کوردستان حتا ئێستا دەسەڵاتی کوردی یەک کەسشی نەگرتێ لەسەر چەند عیبە لە بۆ ئێمە ینی کوردستانی ئێران ئەوەندە بەهانە ئێمە هاتنی ئێستاکەوانە
لە لای ئێمەیان ناتوانم برێ میوانی ئێمەشن چکە خاچ خۆیان ینی ئێمە ١ کەس لەوان شەهید بکەین بەدەستی ئەو لە بەڕاستی زۆر عیبە لە بۆ ئمە زۆر عیبە لە بۆ هێزەکانی ناوە خۆشکە ناتوانانی کەسێک چۆن لە 1 کەس شەهید بکرێن یعنی کەواتە شتێک نەمایە ناوی سەروەری هەرێمی کوردستان و لێرە بەولاوە زۆر خراتریش دەبی ئەگەر وەزع هەروەهابی ئێمە بە کورتی دەبینین دەسەڵات بەڕاستی شتێک نەماوە ناوی عیبەت هەر دەرێ سەرکەوتووی لە هەموو ئیشێک شکستی نای دەرە سەرکەوت هەر ئەو شۆ تەمەشاکە لە بەغدا ئەو پارە و پولەی سەرفکرا زۆر لەوەی لە ڕیفراندۆم زیاتر بوو ئەو جوودێ ئەو شۆ لە بەغدا کرا بەرامبەر محکەمەی فیدرالی بکرا باە بەڕێی من محکەمەی فیدرالی نەیدەتوانی بەو شێوەیە زاڵبی بەسەر کوردستان و قەرارەی 5 مادەی دەربکە و دەسەڵاتی کوردیش تەسلیمی ببی چکە تەسلیم بوون بوو ڕیفراندۆمیان سووتان چێ سووتاندی ئەوانەی کە گوتیان نەخێر ئەوانەی گوتیان باکر ئەوانە نەبوو دەسەڵاتی کوردی بە خۆی سووتانی بەوەی کە ڕایگەیان ئێمە پابەندین بە محکەمەی فیدرالی لە ڕاستیدا نەک هەر ئەو ڕیفراندۆمە سووتە ئەگە چەند ساڵێکی تر خەڵکێکی دلسۆز بە جوانی بەوردی لە کات و ساتی گونجاو بە پشتیوانی نێودەوڵەتی ڕیفراندۆم بکەن ئەوش سووتایە لەبەر ئەوەی پابەندی بە محکەمەی فیدرالی بەعدی قانونی سابقەی قانونی وای هەیە ئەوەی قانون ناسە زۆر چاک ئەوانە دەزانن لە کۆتاییدا گرنگە ئەوە باز بکەین کە حزبی دەسەڵات لەسەر ئاستی ئیقلیمی لەسەر ئاستی جیهانیش بێ پشتیوان مایتەوە ئێمە بەوردی دیراساتی سیاسەتی خارجی ئەمریکا و وڵاتانی ئەوروپامان کە ئەوانەش ئەساسن نەک پاڵپشتی ئیقلیمی چکە سەرکردەی کورد زۆر فەقیر حاڵە ئەگەر معاملەی ئەوە بکە پشتیوانی نێودەوڵەتی بگۆڕتەوە بە پشتیوانی تاکتیکی ئیقلیمی چکە پشتیوانی ئیقلیمی تەنها لە بۆ احتیوایە لە بۆ بچووکردنەوەی حرەکەی کوردیە زۆر جوان بە لە بۆمان بەدەرکەوت کەوایە ئەو پشتیوانە نێودەوڵەتیە با و سەرکردانەی ئێستا بەو حیزبانەی ئێستا ئەو حیزبانەی ئێستا ناگەڕێتەوە ڕاستەکەی کات و ساتی ئەوەی داهاتیە حیزب لە کوردستان پێداچوونەوەی ڕێگوڕیشەی لە خۆی بکە خۆی بتوێنیتەوە لە نیزامێکی نوێ حیزبی سەدەی 21 بی حیزبی سەدەی 21 نابی چەکداری هەبی نابی بودجەی وای هەبی نابی ئیستثماری هەبی زیندان ینی حیزب لە کوردستان چەکداری خۆی هەیە دادگای خۆی هەیە لێژنەی ناوچەی دادگای هەیە لێژنەی ناوچەی زانکۆی هەیە کۆمیتەی نازانتی هەیە ینی مەکۆی ینی ئەوە نابی حیزب نابی ئەوەندا شمولی بی لە سەدەی 20 دەبی ئەوانە بجێڕێتەوە لە بۆ دەسەڵاتی شەرعی کوردستان لە بۆ حکوومەتی شەرعی بی حیزب دەبی ڕێکخراوەکی مەدەنی بی لە چوارچێوەی قانون ئەوە کۆتایی هاتیە تا ئەو حیزبانە بەو شێوانە ئیش بکەن چاوەڕێ ئەوی من نەکەن ئێمە دەستکەوتێکمان هەبی ئێمە لە بەغدا ئەو بەغدایە شڕ و شەپڕێەوە ئەفەزاڵ دەبی بەسەرمان لە ژێر سای سەرکردەی ئەو حیزبانە لە کۆتاییدا سوپاسان دەکەم سوپاسی بینتان دەکەم و چەند پرسیارێک هەیە وەڵامی دەدەینەوە کە لە بۆمان هاتۆ زۆرن بەڵام هەندێکیان هەڵدەبژێن کاک دڵشاد داوای کردووە داهاتووی پارتی یەکێتی و دەسەڵاتی داهاتوو چۆن دەبی بە تاکید ئەگەر چەند جارێک ئەوها لە دانیشت لە تەلەڤیزیۆنەکان چ لە لایفی وە باسی ئەومان دەکرد کە دەسەڵاتی کوردی بەرەو لاوازیە ئەوانە هەموو هاتە دی وا لە پێش چاومانە ئەوەی ماستاوچیەکان و یان ستۆیلیەکانی دەسەڵات کە باسییان دەکرد ئەوەندە دەوڵەتە لە گەرمانە و کوردستان هەروە پێش دەکەوی و ئەوە یان سەرکردەکانمان حەچی من ڕاستی ئەوانە هیچی ڕاست دەرنەچوو ئەمە نمونەیەکی ناحەچیمایەتی سەرکردایەتی خۆمان ئی خۆشمان باس دەکەن ئەرێ چه حەچیمایەتێک هەیە ئەتو نامەی تیلێرسۆن 700 وشەبی دەیان بەڵێنی گەورەتری لە بەلفۆری تێدا بێت و بۆی ڕازی نەبی ڕەتیکەوە بەڵام بە محکەمەی فیدرالی ڕازیبی کە 5 مادێ و هەڵوەشاندنەوەی ڕێفراندۆمی تێدا بوو وە چارەنووسی کوردستانیش تقریبا احتیوا کرد هەرەوە چه حکومەتێک تێدایێت و با یەکەم ڕازی نەبی بەڵام بە دووەم ڕازی وێ داهاتووی ئەو حیزبانەی دەسەڵات بەڕاستی داهاتوویەکی باش نییە چ لە بۆ خۆیان چ لە بۆ کوردستانیش وە
زۆر جاریش بەڵێنی چاکسازیاندانیان پێم وانە چاکسازیکەن چکە چاکسازی بە مانای بچووک بوونەوە ئەوانیش بچووک بوونەوەیان قبول نییە، وا دەبینی لە هەموو دنیا دەگەڕێن تەنها لە کوردستان ینی ئەگەر ئەو معادلەیە کۆنیشە بەڵام ئەگەیستا باسی ینی سەرۆکی حیزبی کوردستان ئامادەیە وەکوێ ئەرێ چێخوای گوندێکت بدەینێ یان ڕئیس جەمهور یان وڵاتێکی گەورەی کوردستان بەڵام خۆت هیچ نەبی بەتاکید یەکەم هەڵدەبجێن ئەوە زۆر زۆر وازیحە بۆ هێشتێک نەما بەناوی کوردایەتی لە ڕاستیدا لە لای ئەوانە ئەو دەبی جیلەکی نوێ بینای ئیشی کوردایەتی و دڵسۆزی و هاریکاری و ئەخلاقی گەورەی کوردایەتی بجێڕیتەوە لە بۆ ئەو میلەتی دەنا زۆر زۆر لە وەزعی خراپدایە ئەو میلەتە. پرسیار دوم کاک خالی دەرێ بۆچی دەنجی گۆڕان کەمی کردو؟ خۆی لە ڕاستیدا عملیەشی زۆر معقەدە بە کەمکردنی دەنجی گۆڕان، هەروە هەوەنتە نییە برینەری وڵا شعبێتی نەخێرەوە نییە چەند لایەک بێتکە لە تەزویر زۆر باس کرا ئەوانە، بەڵام ئەوی باز نەکرایە خاڵێکی ترا خۆی بایکۆت دەنجی گۆڕانی زۆر هێنا خوارێ چکە ئەو سەتا شێستەی ناستە دەنگدان ئەوانە ملکی معارەزن، ملکی ناڕازیەکانن، ملکی دەسەڵات نینە، وێ لێوێ ڕایە ئەنگاوەکە کەی گۆڕان کۆمەڵ یان هاوپەیمانی نەوەی نوێ ئیبراهیمی یەکگرت و هەموو ئەوانە ئەگەر بەرەیەکیان دروست کرد چکە خەڵکی کوردستان باوەڕی بەوەی نەمایە هیچ حیزبێک لە حیزبەکانی کوردستان بە تەنها ئیشیان چ لە ناوەخۆ چ لە ئەستی عێراق چ لە ئەستی دووەلی پێ بکرێت، پێیان وایە دەبی دێزاینی سیاسی و قانونی لە کوردستان بگۆڕێت، ئەوەشیان بەجێ نەکردن بۆیە ئێستا تووشی ئەو سزایی بووینە، بەڵام مەجای هەستانەوە هەیە، مەجالێکی زۆر باشەیە دەنگەکان بینەوە بۆیە دەنگە ئێستا کە نوقستانە ڕاستی ڕەنگە گۆڕانیش دیڕاسی نەکرد بەداخەوە حیزبەکانی کوردستان کەمتر تینگ تانک و ناوەندی توێژی نوێن هەیە بۆ ئەوی بە دەقیقی بزانن هۆکاری چیا ئەو ینی وەزع نوێیە خوێندنەوەیان لە بۆ واقعی دووەلی واقعی شەرق ئەوسەد واقعی کوردستان ئەوە هەموو خوێندنەوەیکی دەقیقی دەوێت. خوشکە ڕێزان خان پرسیاری هەیە بۆ دۆخەبۆشایی سیاسێت دروست نابێت، وڵات کوردستان بەڕێی من لە بۆشایی سیاسیدا بووە، ئەو دەسەڵاتە دەسەڵاتی هەموو میلەت نییە، کوردستان تووشی دابەشێکی تەبەقی بووە، تەبەقەتی گەندەڵ و تاڵانچی ئەوە لە بۆ خۆی حکوومەتی هەیە و دادگای هەیە و هێزی هەیە و زیندانی هەیە، بەڵام وەکو دەری گەل میلەت بێ ساحێبە وە معارەزەش یەک لە مشکلەکانی ئەوەیە نەیتوانیە بە خۆیان کۆکەنەوە خۆیان بکەنە ساحێبی گەل. لە ئێستادا ناو ناخی میلەت وایە ئەو جە خراپەیان چاکە سایکۆلۆژیەکەی وایە ئەو حەز دەکا یەک بێ ساحێبەتیکە، حەز دەکا ئەو حکوومەت و دەسەڵات و حیزبی دەسەڵات ساحێبی نیە تا ئێستا، یعنی ڕەنگە بەو مطلقی ئەمە دەزانین حیزبی کوردستان حیزبی خەباتجێر بۆ لە شاخی، بەڵام ئێستا تەبەقەتی گەندەڵ زاڵ بووە بەسەریدا، یعنی حتا حیزب و حکوومەتیش ئێستا لە چەوسانۆدان وێ ڕەنگە نەکەویتە ئەو بۆشایە بەو شێوازە دەتوان بڕنخۆ دام و دەستگا لە کوردستان زۆر ئەهەمیەتی نەبووە، ئەو پەرلەمان چەند تعتیل کراشی چم دەبێت لەبەر ئەوەی دەسەڵاتە ینی کوردستان وەکوی دام و دەستگا و حکوومەت و ئەوە هەر ناوە لێنرایە وەکو دەسەڵاتەکانی قەدیم وایە دەسەڵاتی عشایری و لەو شێوازەیە بەبوونی موئەسەسات و نەبوونی موئەسەسات ئیشی خۆی دەکات، بەڵام تەتەور ناکە بەو شێوازەیە. کاک ڕزگار پێشبینی چی دەکەیت لەو وەزعانە دەدەێت؟ وڵا بەتاکید ئەوەی کە ئمە دیراسەتی وردی سیاسی خارجی ئەمریکای نوێمان کردیا زۆر بە وردی سیاسەتی نوێی ترامپ ئەو پێی دەوترێت بنەمای ترامیان ترامپیزم، ئەمە وای تێگەیشتینە کە حیزبی کوردستانی مەرغوب نییە لای ئەوان ئەو چەند جارێکە سەرکلایەتی کورد داوای بینینی ترامپ دەکا بە هیچ جۆرێک جواب نادرێنەوە و لە مەبادیەکان ئەوی کە مەبدەئی ئەساسی سێکوتکەیەکە ئەمریکا یەکەم عاملی ئابووری و ئێرغام المقابل دون القوة لەوەی چەند وەسائلێکە نێزکەی 11 وەسیلەی تێدایە بۆ هێنانەدی مەبادیەکانی ترامپیزم، یەکیان خصومە ئەوە کورد دەبێت و یەکیان حولەفایە ئەوە دژی کوردە. ئەم پێمان وایە نییە سەرکردایەتی کورد ئەوەندە زیرەک بن بتوانن سوود لەو ینی مەبادیانەوەکەن چکات سوودیش تێدایە زیانیش تێدا،
هەتا ئێستا تووشی زیان بووینە و لە ئێستاشدا دیسان سەرکردایەتی کورد تووشی تەشەنوج بوویتەوە لەگەر ئەمریکا بە تایبەتی لە پرسی سەرۆکایەتی عێراقی ئێستا ئەوەش دووبارە زەرەرێکترە و نازانین بەرەو چێمان دەبا بۆیە پێشبینیەکانمان بەرامبەر هەرێمی کوردستان لەژێر سایی ئەو تەبەقە گەندەڵە هیچ مژدەیەکی خۆشی تێدا نییە ڕاستێکی تەنها ئەوەی ئەگەر بە گۆڕانکاریش بەو شێوازە گۆڕانکاری ئێستا ڕەنگە ئەوەشمان لە بۆ مەیسەر نەبی کاک جەمال دوای گەماروی سەر ئێران دۆخی کوردستان یعنی با هەندێک گورد بین لەبارەی ئەو مۆزوعە ئیقلیمیانە خۆی لە دوای ڕێفراندۆم وەکووری دەرگاکان جاشکە داخرانەوە لەسەر کوردستان جوهودی خوێن و ئارەقۆ فرمێستی سەدەی 21 ڕاستی بە هەڵەی ڕێفراندۆم ڕۆشت بەڵام ئەو ناکۆچیی ئەمریکا لەگەت تورکیا و لەگە ئێران جارێکتر دەرگاکان دەکرێن پێمە دەبی وەستینە سەر هەندێک مەبادی زۆر ورد ئەوەیە وفاقی ئیقلیمی لە قازانجی کوردنی کاتەگەت و بینی ئێران و تورکیا و عێراق و سووریا لە کۆبوونەوە دانڕێک و پێکن ئەوە بزانە مەترسی گەورە لەسەر کوردستانی ئەوە سابیتە ئەوەی بکەنە سابی خۆی لەبەرچی گرنگ بوو کە ئیسلامیەکان هاتن پێشتری ئەو وفاقە هەبوو لە بینی هەر چار دەوڵەت کە ئیسلامیەکانی ئێران ئیسلامیەکانی تورکیا ئیسلامی عێراق ئیسلامی سووریا ئەوان لە بۆ ئەمنی قەومی خۆیان زۆرە نەزەریەکیان هەبوو قازانجی ئەمی تێدا بوو کە وفاقیان تێکچوو وە باشتریش لەوەی وفاقیوان کە تێکەچی جارێکی تر وفاقیان لەگە دووەلیش تێکەچی ئەوە بۆ دەرفەتێکی زۆر زێڕین لە بۆ ئێمە زۆر گەشەمان بە پێچەوانەوە هەر کاتێک کە وفاقی ئیقلیمی دروست بوو ئەوە زۆر گورزە لە بۆ کورد و لەوەش گورستر ئەوەیە کە وفاقی ئیقلیمی و وفاقی دووەلی وفاق لە بینی ئەو دوو وفاقە ئەوە زۆر گرنگە ئەو کاتە دەبتە جەهەندەم لە بۆ ئێمە دەبتە کارەسات ئەوە ئیشاڵڵا تێک و پێک چووە ئەوە هەم وفاقی ئیقلیمی نییە هەم ئیقلیمی وفاقیان لەگە دووەلی بەهێز نییە بۆیە جارێکتر مەجای ئەوەی هاتوتەوە کورد هەڵسێتەوە بەڵام دڵنیان بە تەبەقەی گەندەڵ هەرناسیتەوە ئەو وەزعی ئێستای ئەمریکا لەگەر ئێران لەگەر تورکی تەمان دەبی ئاگادار بی و برایانی کوردی ئێرانیش ئاگادار بی نظریەی ئەمریکا شەڕ نییە نظریەی ئەمریکا ئێرغامە ملک پێکەچکردنە بەبێ قووەت بەهۆی ئامرازی نوێ بەهۆی گەماروی ئابووری بەهۆی گەماروی تەکنیکی ئەلکترۆنی زۆر سەرکەوتوش بووە زانان باشترین مؤشر ئێستا لە جیهان خوێندنەوەی اقتصادیە بەی ڕادەزانی ئەو ئیشە سەرکەوتویان سەرکەوتنەوە وەکو مؤشر وەکو ئەم پێرەک وایە دەبینین تومەنی ئێران چەند دابەزێ بە هەمان شێوە لیرەی تورکیش دابەزێ دەبی ئاگاداری ئەوەش بین زۆر بەوردی دەوڵەتانی دەور بەرشمان یعنی هەیە کە دەرێەوە هەم یەک لێ خراتن نەخێت ئەوە وەکبری ئەوە ئەرچی توێژینەوە وانە ئەس توێژنەوە دقیق دەبی تەسنیفی ئێران لە بۆ ئەمنی قەومی خۆی حەز دەکات هەرێمی کوردستان بە تایبەت هەرێمی کوردستان ئەو وەزع قەومی بمینێ بەڵام وەرنەچەرخێ لە بۆ مەزهەبی وە گەشەش نەکا لە بۆ دەوڵەت بزەبت وا ببینی هەرچی تورکیایە ئەو وەزعی قەومی کوردی قبول نییە وەزعی مەزهەبی قبولە لە حەول و تەقەلای ئەوی ئەو دوو ڕوانگەیە لێکجیایە بۆی تورکیا تاڕادەیەکی زۆر احتیوایە هی ئێرانیش ئەوەیە تو نەبیە دەوڵەت وار نییە بۆیە خەڵکەی زۆر تێنە دەگەیشت هەرێ لەبەرچی ئێران هەر لەدەم یارمەتی پارتی دا هەندەم یارمەتی یەکی یان وڵا سەرمان لێ دەرناتی کەس نازی نانا ئەوە سەر لێ دەرچوو نییە ئەوە ئێران بەخۆی دەزانین چ دەکات ناوێ یەک قووە لە کوردستان هەبی بۆ ئەوی وەزع قەومیەکە بمێ بەڵام گەشە نەکە ئەگە یەک حیزب بمینێ لە کوردستان گەشە دەکا بەرەو دەوڵەت بوون بۆیە کام لا زەعیفن یارمەتی ئەولادە ئەو بەخۆی دەزانی چ دەکات نەحەزی لێ بفەوتێ نەوەک وەکوێ بەدیلەکی مەساوی بێ نەحەزیشی لە یەک گەشە بکە بۆ دەڵێ یعنی ئەوە حقەتی دەوڵەتانی دەوربوون ئەو پرسیارە بڕێک ڕاستی یعنی پرسیچکە پرسیارەکەی ئەوەیە دەرێ دوای گەماروی سەر ئێران چکە و مۆزوعی دراساتی استراتیجیشتان زۆر ماوە ڕاستی ئێمە پرسیاری ئەوەش ئەوجارە جواب نادەینەوە بەڵام ئەرێ چارەنووسی چەک لە دەست حیزبی کوردستان لە ژێر سایی نەزەریەی نوێی ترامپ چیە ئەوانە هەموو دیراسی وردی دەوێت
ڕاستی چەک لە دەستی حیزبی کوردستان لێرە بەولا هەوەنتەنی ئەوها بینی مەترسی هەیە ئەو جارشتر ئیشەڵە باسی دەکەێت باسی پرسی سەرۆک کۆمار کە ئەوەندی معلوماتی ئێمە هەبی ئەوڕۆ حیزبەکانی کوردستان پارە و پولێکی یەکجار زۆریان سەرف کرد وەکوێ سازشێکی زۆر گەورە کرا بەداخەوە یان لە پێناوی پۆستێکی وە هەمیمیش نەبوو بەڵام لە کۆتاییدا وەکو من بیستیموان دیار بوو دکتۆر بەرهەم سەرکەوتوو بوو حیزب ئەوە کوتلەکانی بەغداد داوایان لە برایانی پارتی کردبوو کە کاندیدەکەی خۆیان بکشێنەوە چکە دەرناچی بۆیە نیو ساعتیان تاجیل کرد بەڵام دوای داوایان کرد مەجال بدرێ تا سبەینی بەڵکو دەفتای یەک کاندید على الأكثر کاندیدەکەش دکتۆر بەرهەمە وا پێ دەچی دکتۆر بەرهەم سەرکەوتووی لەو ململانیە بەڵام معلوماتەکە هەتا ئێستا وایە نازانین بەڵکو پارتی دیموکراتەوە بە ئەوشۆ جوودەکی چاک لە بۆ خۆی دەکا یان لەگەڵ حیزبەکانی تر ڕێک دەکەوی و خێتە گۆڕ ئەوە ئەگەرانە لە پێش ئەیمە هەتا ئێستا هەتا ئەو ساعەتەی ئەوەی باز دەکەین بەو شێوەیە کاکزاننا و چەندین دۆستی تر پرسیارشکردنیان کرد بایکۆتی چوونە پەرلەمان چارەسەرە ئۆپۆزیسیۆن یعنی هیچ شتێک بەتەنها چارەسەر نیە هەر شتێک بە جەماعی چکە یعنی دەبی بەوازحی ئەوانەی بەرەی گەلێن لەگە ئەوانەی بەرەی گەندەڵینان جیانە بەرەی گەندەڵی ڕێکوپێکن لە بۆ خۆیان ئیشەکانیان زۆر بە جوانی دەکەن و ئەو 20 ساڵە وا بەو شێوەی هینەیەکە بەڵام بەرەی گەلە زۆر ناڕێکوپێکە ناکرێ حیزبك بەتاقتەنها بڕیارە چی بکە بایکۆت یان بەشداری هەموو حیزبەکانی معارەزە پێکەوە بەبێ ڕای میلت بەبێ ئەو کوتلەی کە ناومان لێنە کوتلەی مقاتعە کوتلەی بایکۆت بێیوانیش بکەندنی تێکەڵیەکی زۆر هەبی لە نێوان هەمووان واتە لە نێوان هەموو حیزبەکان لە نێوان شخصیت لە نێوان دام و دەستگای ڕاگەیاندن و موسساتی مەدەنی هەم پێکەوە ئیشەشی نەکەن هیچ ئیشەک سەرکەوتوو نابی هەروە چەندین برادری تر پرسیاری تریان کردێن خەڵک چی بکە یعنی ئێران و تورکیا دەیانەوێت دۆخی کوردستان وابمینێتەوە چارەسەر چیە ئەدێت وڵا ئەوە گرنگە لەبەر ئێمە دەرێن دەبی دەسەڵاتی کوردی یان ئەوی حرەکەی کوردی بەڕێوە دەبا ئەتمان بکاتە ساتینتان حکومەت بکاتە سەر دیراساتی استراتیژی بەو ڕوانگەی ئێستا ڕوانگەیەکی سەقەتە کوردستان بەڕێوە دەبن بە ڕوانگەی سەدەی 20 سەدەی 20 سیاسەی دەولی علاقاتی دۆلی زۆر جیایە لەگە سەدەی 20 سەدەی 20 ڕەنگە مخابرات مهم بی ئێستاش دەسەڵاتی کوردی زۆر احتمال دەکات سە مخابراتی ناوەخۆوە تعامل لەگە مخابراتی دێت مخابراتی دووەلی مخابراتی ئیقلیمی ئەوانە وەکوی سڵتەی زۆریان نمایە لە ڕسمی سیاسی خارجی ئێستا زیاتر تینک تانکەکانن یعنی مؤسساتی ڕێی یعنی ئەوانی پیرەوتری ناوەندی توێژن و استراتیجیەکان لە کوردستان ئەسڵەن جێ بە ناوەندی استراتیجی و پیاوی حەچی و نازم ئەوانە هەر نادرێت ئێستا چەندین ڕاوێژکاری گەورە حەز ناکەم ناوەکانیان بیم زۆر گەورەنە لە لای دەسەڵاتی ئەوانیان هێناوەتەوە کوردستان وا دانیشتوونە لێم پرسیینە وتیان وڵا 6 ساڵی دەبی کەسێک پرسوڕایەکی بە ئێمەش نەکرد یعنی هەتا ناوی ئەوی ژناین بەڵام قانون ناسێکی نیو دەوڵەتێ ئەرگوتم لە پرسی ڕێفراندۆم پرسێکوتینەوە لە کەس پرسوڕایەکی بەرنە یعنی ئەوە دۆخی کوردستانە بەڵام لە کوتاییدا مەرجنیە ئەو وەزع هەروە بینێتەوە انشاءالله خوای گەورە دەرگا دەکاتەوە لە پاش بێئومید دێتەوە بعد العسر یسرا و ئێمەش هیچ مانعێکمان نییە خۆ ئەگەر خۆداچوونەوەیەکی قوڵ لەو دەسەڵاتانە کرد هەرچەندە زوڵم و زۆرەکیان زۆریان لەو میلەتە کردووە بەڵام تۆبەیەکی نەسوح بکەن ئەو ماڵ و سامانە زۆرەی لە دەرەوەی وڵاتەکە دڵنیان ڕۆژەکە ڕۆژان عێراق هەر دەهینتەوە چکە حرامە نابتایی ساحێبی ئەو ماڵ و سامانە بینەوە بیدەنەوە فەقیر و هەژار و ماڵە پێشمەرگە و ماڵە ئەنفار و ماڵە شەهید و کرێتی و عەرەبانچی و فەقیری ئەو وڵات کە ڕۆژێ هەر دوعاتان لێ دەکەن ئەگەر ئەوەی بکەن وەڵا زۆر باشە بەڵام دووریشە ئەوەی بکەن بۆیە ناچار دەبی دوعا بکەین خوایە ئەو وەزعی لە سەرخۆ بە هێواشی بگۆڕدرێ ئیشاءالله بەڵکو سەرکردەیەکیی شارەزا دەست پاک ئەمە ئەو دووشتەمان لازمە هەم دەستەی پاکبی ئەمین بی بۆ شارەزازبی مەجال هەیە جارێکی تر کوردستان پێگەی دەوڵەتەکەی بە قووەت کاتەوە ناوچەی دابڕاوە دابڕێنراوەکانی مادی سەرچل بجێڕێتەوە
تورکیای لەولایە دەرکە، ئێرانی لەولایە دوور بێختەوە، مەجای ئەوانە هەموو هەیە جارێکێت بینای دەوڵەتی کوردستانی بکەین و السلام علیکم ورحمة الله وبركاته.